سەربازی ونی ئەم جارە چیرۆکی کۆمەڵێک کرێکاری خزمەتگوزار دەگێڕێتەوە کە دەبنە بربەست بۆ ڕێگری لە دروستبوونی لافا و مەترسی گیرانی ڕێڕەوەکانی ئاوەڕۆی شاری هەولێر. ئەم خزمەتگوزارانەش بەشێکیان ڕیشێکی سپی و تەمەنێکی زۆر هەموو ژیانی خۆیان لە ناو ڕێڕەوەکانی زێرابوو مەنهۆڵەکانی تەواوی پارێزگای هەولێر تەرخان کردووە بۆ ڕێگریکردن لە ئەگەری دروستبوونی لافا و خنکانی ئاوەڕۆکان. ئەم پیاوانە شەڕ لەگەڵ پیسترین مادە دەکەن کە پاشماوەی مرۆڤەکانە کە ئاوەڕۆ قورسەکانی داپۆشیوە و هۆکاری سەرەکین بۆ لافا و ژێر ئاوکەوتنی بەشێک لە گەڕەک و شەقامەکان. ئێرە فەرمانگەی ئاو و ئاوەڕۆکانی هەولێرە کە بەشی چاکردنەوەی پێدەوترێت. لەم شوێنە کۆمەڵێک کارمەندی خزمەتگوزار هەن کە هەموو ژیانیان تەرخان کردووە بۆ ئەو کارە زەحمەت و مەترسیدارەی کە خۆبەخشانە لە پێناویدا دەجەنگن. هۆبەی مەهۆبەی چاکردنەوەی ئاوەڕۆکان کە پێک هاتووە لە کۆمەڵە کرێکارێک و شۆفێر و چەند ئامێرێکی کردنەوە و پاکردنەوەی ئاوەڕۆکان ڕۆژانە لەلایەن هاوڵاتیانەوە داواکاریمان بۆ دێ یاخود بە تەلەفۆن بێ دەچینە ئەم شوێنانەی کە کاری پێویستە بۆ ئاوەڕۆیەکە بکرێت یاخود بکرێتەوە یان پاک بکرێتەوە. ئەم تیمانە هەڵدەستن بە کاری ئەو کارێک کە پێیان ڕاست پێدراوە ڕۆژانە منهۆڵەکان خاوێن دەکەنەوە و چاڵەکانی ئاوەرگرتن خاوێن دەکەنەوە و هەروها بە ئامێری ساروخی ئەگەر گیرا بێت دەیکەنەوە. لەم شوێنە چیرۆکی سەختی و زەحمەتی ئەم کارەی خزمەتگوزارانە دەگێڕینەوە کە چۆن ئەو بربەستە ژینگەیانە لادەدەن کە ژیانی مرۆڤ ئاڵۆز دەکات. کارەکەیان پەیوەندی بە داواکاری هاونیشتمانیان و کەش و هەواوە هەیە. لە کاتی هەستکردن بە گۆڕانکاری لە کەش و هەوا ئەوان ئامادەکاری تەواو دەکەن. لە کاتی ئەم ئامادەکاریە پێشبینیەکەیان تەواو دەرچووە و هەورە تریشقە و دڵۆپی بەهێزی باران ئاسمان و زەوی دادەپۆشێت. ئیدی لەگەڵ ئەم گۆڕانکاریە بەرەو ئەو شوێنانە هەنگاو دەنێن کە مەترسی دروستبوونی لافاوی لێ دەکرێت. ئیدی هێدی باران بارین بەخۆڕ دەبێت. لێزمەی بەهێزی ئەم دڵۆپانە هاتوچۆ سەخت دەکات و ئاوەڕۆکان تووشی خنکان دەکات. لە کاتی گەیشتن بەو شوێنانە کە لافا و دایپۆشیوە و گلدانەوەی ئاو بۆتە بربەست لە بەردەم هاوڵاتیان و هاتوچۆی ئەو تیمانە دەست دەکەن بە شکاندنی ئەم بربەستانە و ئاساییکردنەوەی دۆخەکە. ئەم بارانە زۆرە وا دەکات ئاوێکی زۆر بەرۆکی ئاوەڕۆکان بگرێت و فشارێکی بەهێز و شەپۆلی زۆر ڕێڕەوەکان دەخنکێنێت. لێرە بەشێک لە ئەرکە زەحمەت و سەختەکە دەست پێ دەکات. ئەم بارانە زۆرە زێرابوو مەنهۆڵەکان پڕ دەکات لە ئاو و شەقامەکان دادەپۆشێت. ئەم بارانە بەخوڕا هاواری لافا و لە ڕێڕەوەکانی ئاوەڕۆی بەشێکی شاری هەولێر هەڵدەستێنێت. پێش هاتنی وەرزی زستاندا ئامادەکاری دەکەین بۆ وەرزی زستان، ئەویش کە بریتە لەوەی هەڵدەستین بە پاکردنەوەی منهۆڵەکان و چاڵەکانی ئاوەرگرتن ئی ناو شار و دەرەوەی شاریش بە ئامێری پاکردنەوەکەی بە ئامێری ساروخی و ئەو کەرستانەی کە لەبەر دەستمانە شیشیکردنەوەی ئاوەڕۆکانە و خاکەناس و ئەو بڵێن ئەو توانانەیە کە لەبەر دەستمانە کاری پێ دەکەین کە دەچینە ئەو شوێنانە پێشەچی ئەو کەرستانەی کە لەبەر دەستمانە کاری پێ دەکەین کە دەچینە ئەو شوێنانە پێشەچی ئەو کەرستانەی کە لەبەر دەستمانە کاری پێ دەکەین. کە دەچینە ئەو شوێنانە
سەیری شوێنەکە دەکەم ئایا بزانین ئاوەڕۆیەکە گیراوە یاخود پێویستی بە پاکردنەوە هەیە بە حەسە ئەو شوێنە کاری پاکردنەوەی بۆ دەکەین دوای ئەوە کاری کردنەوەشی بۆ ئەنجام دەدەین. گرفتەکانمان گەلک زۆرە خاسەتەن لە گەڕەکە ملیەکان کە یارمەتی ئێمە ئاوەڕەکان نادەن و زبل و خاشاکی زۆر لە ئاوەڕەکان دەکەن تەنانەت ئەو کاتانەی کە کاریش دەکەین لەو شوێنانە خۆیان لە کرێکارەکان بڵێن تووڕە دەکەن یاخود ڕێگان پێنادەن ئاوەڕۆیەکە خاوێن بکەنەوە یان بیکەنەوە. ئیتر لەم شوێنانە کە باسمان کرد خەڵک هاوکارمان نییە زۆر و خۆیان لە کرێکارەکان تووڕە دەکەن و لێ ناگەڕێن ئەو کارەی کە پێمان سپێردراوە ئەنجامی بدەین بە تەواوی. ئەوانە لە گەرما و سەرما بە چەندین شێوازی کارکردن بەردەوامن لە پاکردنەوەی ئاوەڕۆکان لە خنکانی ڕێڕەوەکان بەهۆی ئەم لافاوەی ڕووی تێکردووە. ئەم کرێکارانە هەموو کوڕی هەژار و فەقیر و کەم دەرامەتن و بە پارەیەکی کەم ئەم کارە ئەنجام دەدەن بۆ بژێوی ژیانی خۆیان بەڵام زۆر دڵسۆزم بۆ کارەکانیان و زۆر بە دڵسۆزی ئەنجامی دەدەن بە شەو بێ یاخود بە ڕۆژ بێ بە هەر کاتێک بێ کە لە کاتی ڕوودانی لافاوێک یاخود گیرانی ئاوەڕۆیەک درێغی ناکەم بە هیچ شێوەیەک لە کارەکانیان و هیوادارین هاوڵاتیانیش ڕێزیان لێ بگرن و یارمەتی دەربن بۆ ئەنجامدانی ئەو کارێک کە بۆوان ئەنجام دەدەین ئێمە. ئەم پیاوانە لە ڕێگەی ئەم کەلوپەلانەی پیشەکەیان ئەم بربەستانە دەشکێنن هەموو ڕێگایەک دەگرنە بەر بۆکردنەوەی ڕێڕەوی زێرابەکان و پاراستنیان. پێویستمان بە کرێکاری زیاترە چکە ژمارەی کرێکارەکانمان زۆر کەمن زۆر هیلاکیش دەبن چکە ژمارەکان کەمە و هەروەها ئامێری تایبەت بەکردنەوە و پاکردنەوەی ئاوەڕۆکان کە ئێستا ئامێری زۆر پێشکەوتوو هەیە دەتوانین زیاتر خزمەت بە خەڵک بگەین و بە شارەکەمان بگەین ئەگە ئەو ئامێرانەمان
لەبەردەست بێ وهروها سەرڕێی ئەوەی کە ژمارە کرێکارەکانمان و ئامێرەکانمان زۆر کە من بەڵام سنووری شاری هەولێر زۆر گەورە بووە و هەروها قەزا و ناحیەکانیش لەسەر هۆبەی ئێمەیە کرێکارەکان زۆر هیلاک دەبن ئەمە زیاتر لە توانای خۆیانە هیوادارین بتوانین لە ئایندەدا کرێکاری زیاترمان بۆ دابمەزرێن و ئامێری چاکترمان بۆ بێن تا ئەمەش بتوانین زیاتر خزمەت بە خەڵک و بە شارەکەمان بگەین. هەرکە هاتن ئەو بە هانای گەڕەتی خانەقا کۆرانی بیرێژە هاتن ئەو منهۆڵانە دەکەنەوە داواکاری نەپاکەرەوە شارەوانی زبر و خاشاک وەکو جێسک لێ داناتە ناو سەر منهۆڵەکان داوا لە خەرکەکان دەکەین هاوکاریان بکەن لە پیسی و شتوا بپارێزن وەکو باران دەباریتن تقریبان وەکو نیوەلا فاوە گەردەستی لێرە ئەگەر پاک و خاوێنبی خەرکەکە ئەوانەشەوە نابێ ئەوانە زۆر ئەزیەت دەخۆن تەبعەن ئەوە بۆنی سیاناوە و هەموو کەسێک ناتوانێت ئیشە بکاتن بۆ نەخۆشیش نێزیکە کوشندەیە لۆ نەخۆشی زۆر ئەو خەرکەشی دەبی هاوکاریوان بکاتن زبر زارەکە نایەتە ناو لە تەنەکە بکاتن و هاوکاری بکەین داواکاری خەڵکی ئەمن یعنی نەک لە پێشەنگۆ ئەمن لە هەموو لە پێشمەرگای بگرای کوڕە لە مڕۆلی بگرە کوڕە لە کەناسی بگرە ئەمن مەمنونی هەموویانم یعنی هەموومان دینە لەسەرشمان وازبەک هەیە کە یارمەتیەکیان بدەین ڕاستە دەبین ئەمەش بە خۆمان معاش خۆرین دەبین معاشەکە تەواونی ئەوانەش گوناحن دەستەنە ناو ئەو پیس و پۆخڵی دەنێن ئیمە دەکەن نەخێر ناکەن وایان نا یعنی یارمەتی دان هەر هەبووە هەر خۆشە یارمەتی بدەین ئەم زێرابانە پەنگیان خواردووە لەگەڵ فشاری ئاوی باران لێرە لە هەوڵدان بۆ کۆتایی پێهێنان بە کۆبوونەوەی ئەم ئاوە و کردنەوەی زێرابەکان ئەم ئاوەڕۆیانە هەم بۆ ئاوی قورس هەم بۆ ئاوی باران و لافاو بەکاردێن بۆیە کارکردن تێیدا قورسە کارێکی ئاسان نییە بە تایبەت لەو کاتێک کە لافاو بەرزەبێتەوە مەبەست لە ئاوی قورس ئاوی زێراب و منهۆڵەکان پاشماوەی سەرجەم گەڕک و کارگە و ئەو خەڵکانن کە پاشەڕۆکانیان لەسەر ئەو ئاوەڕۆیانن کە بریتین لە زبڵ و خاشاک و پیسایی بۆ تیشک خستنە سەر ئەو کار و چالاکیانی کە هۆبەکی گرنگی بەڕێبەرەتەکە ماڵدەستی پێی ئەویش هۆبەی پاکردنەوەی ئاوەڕۆکانە کە ڕۆژانە ئەرکماندبوونێکی زۆر دەچێشن بە مەبستی بە لادانی پاشماوە و زبڵەکان کە لە ناو تۆڕەکانی ئاوەڕۆکان خڕ دەبنەوە بە مەبستی کەمکردنەوە زیانێ هیچ وشەیەک نییە کە بتوانین ئێمە و ئاراستەی یان پێناسەی ئەو کرێکارانە خۆبەخشانە بکەین کە ڕۆژانە بە دڵێکی فراوان و بە کارێکی زۆر ماندووناناسانە کارەکانی خۆیان دەکەن و بەڕاستی کێشەی زۆر لە هاوڵاتیان لا دەدەن بە تایبەتی لە کاتی بارانی بەخۆردا بۆ ئەوەی هاوڵاتیان زەرمەند و زیانیان پێنەگەن من لە لای خۆمەوە لەبەرو لە نزیکەوە کارەکانیان دەبینم زۆر سوپاسی و ئەو ماندبوونیان دەکەم و ئەو شەو خوێنیان دەکەم بە تایبەتی ئەو تێمەی گرانێک کە بە شەو بە ڕۆژ ئامادەنا بۆ لابەردنی ئەو بربەستانە و ئەو کێشانەی کە دەبنە هۆی دروستبوونی زیان بۆ هاوڵاتیان بە مەبەستی پاراستنی سیمای شارستانی شاری هەولێر.
کارەکەمان مەترسی زۆرە لەسەر کرێکارەکان. یەکەم شتی بڵین ئامێری ساروخی ئامێرێکی زۆر بەقوتە ئەگەر بێت و دەربچێ لە ناو مەجراکە بە نەفرێک بکەوێ بڵێن بە کرێکارێک بکەوێ ئەوە زۆر بە سەختی برینداری دەکا یاخود لەوانەیە بیکوژێ و هەروەها ئاوەڕۆ خۆی کارێکی زۆر پیسە بڵێن لەلایەنی تەندروستیەوە هەڵمەژینی ئەم میکرۆب و هەوایە پیسەی ئاوەڕۆ دەبێتە هۆی نەخۆشببوونی کرێکارەکانمان کە ئەمەش چەند جار ئەم حاڵەتانە ڕوودەدا بەردەوام لە لای ئێمە بڵێن ساڵانە و ڕۆژانە. هەرچەندە نەخۆشی لە ئەنجامی پیسی و کاریگەری خراپی کارەکەی لەسەر تەندروستی سەلامەتی لێ سندووە و جەستەی لاواز کردووە ئەو نەخۆشیەش ئازاری زۆری بەدڵ و جەستەی گەیاندووە. ئەوان لە کارەکەیان زۆر جار ڕوبەڕووی مەترسی بەهێزی و ئامێرەکانیان و تەقینی زێرابەکان دەبنەوە. ئەمەش زیان و ئازار بە جەستە و سەلامەتیان دەگێرێت. جگە لەوەش بە شەو ڕۆژ کار دەکەن و ناوەستن لە کارەکان بۆ بەهاناوە چوونی خەڵک تا درنگانێکی شەو. ئەو شەوە سارد و سۆڵا بە تەنها لە شەقامەکان دەبینرێن لە کاتێکدا خەڵک لە خەوی قوڵدان. هۆی ڕوودانی یاخود گیرانی ئاوەڕۆ هۆیەکەی خودی هاوڵاتیان خۆیانن کە ئەو زبل و خاشاکەی لە گەڕەکە یاخود لە ناو ماڵی خۆیەتی یاخود لەسەر شوێستەکە بە هەموو شێوەیەک لە ئاوەڕۆیەکە دەکا ئەوە دەبێتە هۆی گیرانی ئاوەڕۆیەکە و لە کاتی ڕوودانی لافاودا چەند تیمێکمان هەیە کە هەموو کاتێک لە ئامادە باشیدان شەو بێ ڕۆژ بێ یاخود هەر کاتێک بێ سەردانی ئەم شوێنانە دەکەین کە دەزانین مەترسی لافاوی لەسرە یاخود ئەو ئەگەر هاوڵاتیان پەیوەندیمان پێوە بکەن لە شوێنێک جیرانی ئاوەڕۆ ڕوویدا بێ یاخود هەر کێشەیەک بێ ئەو تیمانە زۆر بەدڵسۆزانە بە کاتێکی کەم خۆیان دەگەینە ئەو شوێنە و هەڵدەستم بەکردنەوە و بە پاکردنەوەی ئاوەڕۆیەکە لەم کاتەدا و بەکارهێنانی ئامێری ساروخی یاخود بەو کەلوپەلانەی کە لەبەر دەستماندایە. لە زۆربەی شوێن بەهۆی زبل و خاشاک و هاوکاری نەکردنی خەڵک ڕێڕەوی ئەم زێرابانە پڕ دەبێت و دەبێتە بربەست لە تێپەڕبوونی پاشماوە و ئاوی باران. بەم هۆیە لافاو یان زیانی مادی دروست دەبێت. ئێمە وەکو تیمی لافاوی تونێلەکانی بەڕێوەبەراتی ئاوەڕۆکان هەر دەستیم بە ئیشپێکردنی پەمپەکانی هەموو تونێلەکان هەر تونێلێک لە شاری هەولێر هەبی سەر بە بەڕێوەبەراتی ئاوەڕۆکانی هەولێرە. ئێمە تیمێکی 17 کەسین هەر تونێلە و شخصێکی لەسرە و بە سەرپەرشتی سێ مهندس کە دویان میکانیکن یەکیان کارەبایە. ئیشەکانی مە سەرەتا لە ڕێی کەژناسیەوە تەمەشای کەش و هەوا دەکەین. ئەگەر زانیمان بارانە ئەگەر زانیمان بارانە ئامادەکاری دەکەین تیمەکانمان ئاگادار دەکەینەوە ئەوانیش بەخۆیان هەموو لە ڕێی ئەنتەرنێتەوە ئەوانیش متابعە دەکەن. کاتی ئەگەر باران بوو هەمومان دەردەچین دێنە تونێلەکان لە تونێلەکان سەرەتا دێن تەمەشا دەکەین پەمپەکانمان هەمووی بە ئۆتۆ ئیش دەکا. ئەگەر زانیمان حالەتەکە خەتەرە پەمپی دیکەمان هەیە ئیزافی.
لە کاتی هەڵسانی ئاون لە ناو تونێلەکاندا یاخود بارانبارینێکی بەخۆر ئەوش تیمێکی ترمان هەیە کە تیمی بڵێن بەشی ئامێرەکانە لە ناو تونێلەکاندا کار دەکەن بە کارخستنی ئەو پامپانەی کە لە ناو تونێلەکاندان تا بتوانین ڕێگە بگرین لەو ئاوەی کە دێتە ناو تونێلەکان. ئەم پیاوە سەرەڕای قەیران و کەمی و درەنگکەوتنی موچەکەی ویژدانیان ڕێگە نادات خۆشەویستیان بۆ کارەکە و خاک و ژینگەی وڵاتەکەیان پشتگوێ بخەن. ئەو دەستانە لە خزمەتکردن و ئەرک ناوەستن تا ئەو کارێک کە لە ئەستۆیانە تەواوی نەکەن. ئەو کارمەند و کرێکارانەی لە بەڕێوەبەرایەتی ئاوڕۆکەی هەولێر کار دەکەن ڕۆژانە ئێمە دایانبینین بە چ جۆرێک کار دەکەن. ئەوان پێشبارینی باران ئامادە باشی پێویست وەردەگرن منهۆڵەکان یاخود ئاوڕۆکان پاک دەکەنەوە ئەو سەرە منهۆڵانەی هەیە هەمووی باڵێن بە دوواداچوونی بۆ دەکەنەوە ئایا سەرە منهۆڵەکان ماوەیان نەماوە پاکردنەوە کەشکارێکی ئاسان نیە کارێکی ئەستەمە بۆیان لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی جەستەیەوە ئەوان دەبی بچن بۆ ناوە و ئاوڕانە لە زۆر جێگا هەیە تەسکە لە زۆر جێگا هەیە مەترسی لەسەر تەندروستیان هەیە لەسەر ژیانیشیان هەیە بۆیە ئەمە کارەکانی ئەوان بەرز دەنرخێنین ئەمە دایانبینین لەگەڵ بەڕێز پارێزگار لەگەڵ بەڕێوەبەری فەرمانگەکانی پەیوەنددار کە لە کاتی بڵندبوونی ئاو یاخود ڕوودانی لافاوەکان کە ئەوان بە چ جۆرێک کار دەکەن بە چ جۆرێک ئەو منهۆلانە کە جیراونن پاچی دەکەنەوە و هەوڵ دەدەن کەوا ئەو ئاوەی کۆبوویتەوە لە شەقامەکان لە ڕێگای منهۆلەکان بڕواتن و ئاوەکە کەم بێتەوە لەسەر شەقامەکان بۆیە کارەکەیان زۆر زەحمەتە ئەوان بەردەوامیشن لە کارەکان لە وەرزی پاییز دەست بە کارەکانیان دەکەن تاکو و کۆتایی وەرزی بەهاریش لەبەر ئەوەی هەموو کات ئەو بارانبارینەی کە ڕوودەدا لە ناو شار زۆر جار احتیمال هەیە ئاو بڵند بیتن لافا و دروست بیتن بۆیە کارەکانی وان کاتیشین یا پشوو بیتن جەژن بیتن یاخود شەوبی یاخود ڕۆژ بیتن هەر کاتێک بارانباری ئەوان دەبی لە ئامادە باشیدا بن ئەوەی ئەوانیش دەیکەن ڕاستە احتیمالە لە پێشچاوی خەڵک وەکو پێویست دیار نییە بەڵام کارێکی گەورەیە خزمەتێکی گەورەیە بە هاوڵاتیانی شاری هەولێر دەکەن بە تایبەت لە کاتی شەوانەی مە زۆر جار هەبووە کە لافاو بووە تاکو بەرەبەیان ئەو کرێکارانە لە ناو ئاوەڕۆکان لە ڕووی بابلین لە ناو کۆڵانەکان ئەوان بەو پڕی ئامادەیەوە بەو پڕی دڵسۆزیەوە کارەکانی خۆیان ئەنجامدا و ئێمەش دەستخۆشیان لێ دەکەین بە بەردەوامی. ماندوویەتی بەرۆکیان دەگرێت بەڵام ناوەستن لەبەر ئەو ترسناکی و ئەو فشارە زۆرەی بەرۆکی ئاوەڕۆکانی گرتووە. ئەو کرێکارە ژینگە دۆستانە کارەکەیان زۆر خۆش دەوێت. هەر ئەم خۆشەویستیە وای کردووە دەستبەرداری پیسی و قورسی و زەحمەتی کارەکەیان نەبوو. ئیشی ماومەجاریە بەڕاستی ئیشەکەمان ئیشەکی زۆر پیسە قورسە ئیشیمە شەو ڕۆژ ینی بەردەوام لە خزمەتی هاوڵاتیانین بە شەو بە ڕۆژ جاری وا بۆ سەعات یەکی شەو دوی شەو هاتینە دەرێ کاتی کە لافاوەستایە ئەو مەزرایانەمان پاک کردیتەوە بەڕاستی مەزرایەکان زۆر پیسن تابرێ پیسن سۆندەی سارۆخیمانەیە لێ دەدەین دەیکەینەوە. ئێمە وەک تیمی ئاوەڕۆکان چەند تیمێکین دابەش دەبین هەر تیمێک و لە جێگایەکە لافاو لە هەر جێیەک هەبی ئەمە لەو جێنە بە شەوبی بە ڕۆژبی نیمەمە خزمەتی هەوڵاتیان بکەین نێڵین لە هیچ جێژی لافا هەوەستی 24 کاتژمێرە خزمەتی هاوڵاتیان داینە 24 ساعات لە هەر جێیەکی ئاوەستی لافاوبی ئەمە لەوێ ئازرین بەشی پاکردنەوە و کردنەوەی مەزاری. ئێمە وەکو بەشی سیانێ بەڕاستی زۆر لە ئیشەکەی ئەحرازین خەرک هاوکاریمان ناکە ئیشەکان زۆر سعات و ماندیبوومان دەکەن ئێستامەوە لە کەنجۆ لێرەنە پێوە خەریکین بۆیتەوەی تایان هاشتە ناوێ ئیشەکان بەخۆی هەم لۆمە خەتەریاتیە لۆوانیش. بەڵێ سەربازی ونن و لە زۆر لە حاڵەتەکاندا کار دەکەن
با بڵێن بە وسکتی بەبێ ئەوەی هیچ ئەوەکەیان ئاگاداری کە بەردەوام لە کارکردندان و وەصفی هەرچ وەصفەکی جوانی کەوا پێیان بڵین لایقە پێیان و شایستەیانە لەبەرەوەی زۆر حاڵەتی کێشیان چارەسەر کردی ئەوان نەبانە لەوانەیە حاڵەتی نەخوازراو دروست دەبوو و ئێمە پاڵپشتیان دەکەین بەڕاستی بە هەر شتێکەوە لە توانەماندا بێت کەوا شایستەی وان بێ بتوانن کارەکانیان بە سەرکەوتوویتر ئەنجام بدەن. ئەوە دیاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 بۆ ئەو پیاوە جوان و بەڕێزانەی کە شەو و ڕۆژ کار دەکەن لە پێناو پاراستنی خاوێنی شاری هەولێر و مرۆڤایەتی و ژینگەی شاری هەولێر بە نوێنەرەتی هەمویان پێشکەشە بۆ بەڕێز کاکسۆران زۆر پیرۆزە.